لە ئاهەنگێکی قەشەنگ و بە ئامادەبوونی بەرپرسانی کۆمەڵی دادگەری و مامۆستایانی ئاین و کەسایەتیەکانی شاری کەرکووک کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە شارەکە کرایەوە. بەرپرسی گشتی دەستگای خێرخوازی بەخشین ڕایگەیاند ئەم کۆمەڵگە پزیشکیە سەرەتای خزمەتە پزیشکیەکانی بەخشینە و لە داهاتووشدا هەوڵی فراوانکردنی زیاتری بەشەکانی دیکەی کۆمەڵگە پزیشکیەکە لە کەرکووک دەدەن. بەناوی خۆی بەخشندەی مهرەبان لە ئێستادا دەستگای خێرخوازی بەخشین 5 کۆمەڵگای پزیشکیمان هەیە لەگەڵ نەخۆشخانەیەکی گەورە لەگەڵ چەند کلینیکێکە. ئەمە شەمی بریتە لە ئەو عنوان و ناونیشانەی خێر الناسی ئەنفعهم للناس، ئێمە ئەمانەوێ زۆرترین سوود و قازانج بگەێنین بە خەڵکی. ئەمڕۆ خەڵک زۆر پێویستی بە خزمەتگوزاری تەندروستی هەیە، بۆیە ئێمە لەم بوارە هەنگاوی باشمان ناوە. سپاسی خۆی گەورە دەکەم. ومێ دەکەم ئەمڕۆکە کۆمەڵگەی پزیشکی کەرکووکمان کردەوە. ومێ دەکەم وە لە پلانمانەیە پشت بەخوای پەروەردگار لە ئایندە بیکەین بە نەخۆشخانەیەکی گەورە. ئێستا ئەوەمان توانیوە کۆمەڵگەیەکی پزیشکی بکەینەوە بە نامڕێژی و پلانمانە بێ ئینشاڵڵا لە ئایندە خزمەتی گەورە بەم شارە خۆشەویستە بکەین. وەسپاسی خواکەین لەسەر ئەم کارەش. هاوکات بەرپرسانی کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە کەرکووک دەڵێن وێڕای بە سیستەمکردنی بەشەکانی نەخۆشخانەکە ژمارەیەک پزیشکی پسپۆڕی شتیایدا پشکنین بۆ نەخۆشەکان ئەنجام دەدەن. سپاس بۆیەوە دیارە سپاس بۆ خۆی پەروەردگار هەوڵێکی زۆرمان داوە بۆی کە کۆمەڵێک پزیشکی پسپۆڕمان دەستکەوێت، بەڵام دیارە وەکو هەموو شتێک نەماتوانێت بە تەواوەتی بگەینە ئامانج. دیارە هەندێک پسپۆڕیمانەیەوە لە ئەوڵەکە لەسەر دەرگاکان نووسراوە و هەوڵی شەدەین کە هەر پسپۆڕێکی تر و هەر پزیشکێکی تر بێ و پسپۆڕی خۆی و خزمەتی خۆی لێرە بەکاربێنێ. ئێمە لە خزمەتیان و دەرگامان ئاوەڵایە بۆی کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە کەرکووک خاوەنی چەندین دکتۆری کارامە و لێ هاتووە و خاوەنی بەشەکانی دەرمانخانە و تاقیگە و سەنتەری دانا. دیارێکە نەخۆشێک سەردانی کۆمەڵگاکەمانەکات لە شاری کەرکووک. کۆمەڵگاکەمان خاوەنی سیستەمی گشتگیری داتابێسی خۆیەتی هەموو ئەو زانیارانی کە لە نەخۆشێک پێویستێت لە سیستەمەکەدا تێدا تۆمار دەکرێت و هەنگاوی دروست و چارەسەری دروست بە کوالێتێکی زۆر بەرز پێشکەشی نەخۆشەکەمان دەکرێت. کردنەوەی کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە کەرکووک یەکێکی دیکەیە لە خزمەتە پزیشکەکانی دەستگای خێرخوازی بەخشین بۆ هاوڵاتیانی کوردستان. ئەمەش هەنگاوێکە بە ئاڕاستەی خزمەتکردنی دانیشتوانی کەرکووک هەر بۆیە هاوڵاتیان دەتوانن لە ئەمڕۆ بەدواوە لە خزمەتەکانی کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە کەرکووک سوودمەند ببن. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.